لەباری دروستکردنی بربەست لە بەردەم ناردنی شایستەدارەکانی هەرێمی کوردستان لەلایەن حکوومەتی عێراقەوە گفتوگۆکەی لەگەڵ بەڕێز دانا جەزا ئەندامی پێشووی پەرلەمانی عێراق کە لە سلێمانیەوە لەگەڵماندایە. بەڕێز دانا جەزام کاتتان باش. کاکدانا بەخێر بێت بۆ کوردستان 24 پێشتر دەیانگوت ئەگەر ڕێکەوتنێک لەگەر حکوومەتی عێراقی بکرێتن ئیتر نەوت ڕادەستی حکوومەتی عێراقی بکرێتن ژیان دەبێتە شامی شەریف لە هەرێمی کوردستان. ئەمە کرا کەچی هەر ڕێگری لە هاتنی شایستەدارەکانی هەرێمی کوردستان دەکرێتن. هۆکارەکە چییە؟ یعنی دەبێت چ بکرێتن بۆ ئەوەی ئەم بربەستانە نەمێنن؟ بەڵێ سەرەتا ڕێز و سڵاوم بۆ جەنابتان بۆ بینەرانی کوردستان 24 سەری ڕێز و نەوازش بۆ شەهیدانی کوردستان بە تایبەتی شەهیدانی کەرکووک کە خوێنی خۆیان بەخشی بۆ خزمەتی ئەزمموی میلەتی کوردستان و بۆ خاچی کوردستان. بەڕێزم ئێمە زۆر مناقەشەمان لەسەر ئەم بابەتە کردووە و چەندین جار باسی خاڵە بەهێز و لاوازەکانمان کردووە کە ئێمە لەگەڵ حکوومەتی عێراقا لە چ ئاستێکە ئەتوانین بگەینە تەفاهمێک کە تەفاهمێکی متەوازن بێ، تەفاهمێ بێ کە لەسەر بنەمای دادپەروەری بێ، لەسەر بنەمای دەستور بێ، بەڵام بەداخەوە ئەوەی کە ئێمە هەوڵی بۆین ئەوەی کە هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان و گەلی کوردستان لەسەر بنەمای تەوافق و تەوازن و شەراکەت لەسەر بنەمای پێکەوە ژیان هەوڵی بۆیە بەداخەوە ئەو نیەتە نییە لەلایەن ئەو لایەنانەی کە لە پشتی پەردەی حکوومەتەوە حکومە دەبن بەڕێوە. بەداخەوە ئەمە چەندی جارتومانە ئەم ڕێکەوتنە سیاسیانەی کە هەیە لە عێراقا بەداخەوە ڕێکەوتنی سیاسی جەنتڵمانانە نییە، ڕێکەوتنی سیاسی فێڵبازانەیە، ئانەیە تەنها کات بکوژن و لە قۆناغی لە قۆناغەکانە بە بڕگەیەک بە یاسایەک بە هەر بابەتێک بێ بە دەستێوەردانی دادگایی بێ، بە دەستێوەردانی سیاسی بێ، بە فشاری پەرلەمانی بێ، بە خەڵک و جەماوەر بێ، ئانەوێ تۆڵە لە هەرێمی کوردستان بکەنەوە و ڕێگری بکەن لە هەرێمی کوردستان لە گەشەپێدانی ئابووری، گەشەپێدانی مرۆیی، گەشەپێدانی سیاسی. ئەمانە هەموویمان دیوە بۆ ئەوە ئێستای بینین شتێکی چاوەڕوان کراوە بەداخەوە کەواڵم چاوەڕوان کراوە لەبەری کە ئەزمونونەکانمان بینی لە زۆر قۆناغا لە پەرلەمانە لە حکوومەتە بینیمان کە نیەتێکی تەواو نییە لەلایەن ناڵم حکوومەتی عێراقی ئەوانەی لە پشتی پەردەوە حکوومەتی عێراقیە بن بەڕێوە و ئەو دەستێوەردانە ئەقلیمەیە کە هەیە بۆ لاوازکردنی هەرێمی کوردستان بنبڕ نەبووە، ئێستاش بەردەوامە بەردەوامیژە بێت. بەڵێ بەڕێزدانا چەند جارێک ڕەنگە هەر لێرە و لەوێ لە کۆن لە ئێستاشە جارێتتر بوترێتەوە کورد بۆ ناکشێتەوە لە بەغدا. هەندێکی دیکەش دەڵێن کشانەوە یاخود نەکوشانەوەی کورد لە بەغدا بەدەستی خۆی نییە، لەژێر فشاری نێودەوڵەتیە نانەوێت ئەم حکوومەتی ئێستای عێراق هەڵوەشێتەوە، عێراق بکێتە ئاڵۆزیکی ترەوە. کشانەوە چارەسەرە یاخود نا؟ بەڕاستی بەڕای من کشانەوە لە حکوومەتی عێراق یەکێکە لە فاکتەر یەکێکە لە کارتە فشارەکان، بەڵام هێشتا تەسەوری من هێشتا ماوە بۆی کە بگەینە ئەو کارتی فشارە، هەرچەنە بەڕاستیەوەی کە حکوومەتی عێراقییان ئەو لایەنانەی پشتی پەردەوە کە لە حکوومەتی عێراقییان کە ئەو ڕێکەوتنە سیاسیەکەن بۆ پێگەنانی حکوومەتێک وەکەوەی کە ئێستا ئیتلافی دەوڵەت کە ئەو لایەنە سیاسیانە و حزبە کوردستانەکان پێکیانێنا بۆی کە حکوومەتێکی سەقامگیر دروست بێ، حکوومەتێک بۆ خزمەتی هاوڵاتیان دروست بێ، حکوومەتێک بێ بۆ پێدانی ماوە و چەسپاندنی قانون و دەستور بێ. بەداخەوە نییە ئەوان لە هەموو ڕێکەوتنەکانیان دووبارە پاشکە زەبنەوە ئەو ڕێکەوتنە سیاسیانە ئیکەن لەگەڵ هەرێمی کوردستانە، بە تایبەتی لەگەڵ هەرێمی کوردستانە دووبارە بە هەندێک فێڵی سیاسی مناوێنێم پاشگە زەبنەوە و بڕیارەکانیانە گۆڕن. یعنی ئەمەمان چەندین جار دیوە حزبە سیاسەکان لەسەر مێزی تەفاوز ڕێەکەون، بەڵام بڕیاری کە فشارێن فشار لەسەر حکوومەتەکەن بڕیاری کە بە فشار لەسەر پەرلەمانتاریانەکان بۆ ئەوەی هەڵێسیچکە وەرگن لە پەرلەمان کە ڕێڕەوی ڕێکەوتنە سیاسەکان بگۆڕن. ئەوە ئێستا بەدەست هەرێمی کوردستانەوە هەیە بەڵێ گەیشتنوەتەوە قۆناغی کە باز دەکشانەوە بکەین لە حکوومەتە، بەڵام ئەبێ ئەوە تێبگەین کە عێراق بەم شێوەیە ناڕوا بەڕێوە، عێراقێکی سەقامگیر نابێ، عێراقێک نابێ بتوانێت ئەم حکومڕانیە ئێستا بەردەوام بێ. عێراق ئێستا خۆی وەکو حکومەت هەیە بەڵام وەکو دەوڵەت نییە. ئەم عێراقە بەم شێوە هەشە بەم شێوە لەرزۆکەی کە هەیە بەرەو خراپترە ڕوا ئەگەر لەگەڵ هەرێمی کوردستانە نەتوانێت بگاتە ڕێکەوتنێکی سیاسی و کۆمەلگانی دەوڵەتیش ئەگەر کۆمەلگایەکی ڕاستەقینە بێ ئەم زۆرە تەعاملە نابێ قبولکە. باشە
وەک بەڕێستان دەڵێن ئەگەر کشانەوە کارتێکی فشارە بەڵام هێشتا کاتی نییە ئەی چارەسەر چییە؟ عاقیبەت چییە؟ حکوومەت یاریمی کوردستان هەرچی هەیە بە پێی دەستور بە پێی قانون جێبەجێ کردووە، ڕێککەوتنێکی کۆنکریتی کردووە، سەرۆکوەزیران یاریمی کوردستان، سەرۆکوەزیرانی عێراق ئەنی ڕێککەوتنیان کردووە لەسەر تەواوی بابەتەکان. پرۆژە یاسایەکە لە پەرلەمان سەرباری تێبینیەکانی حکوومەت یاریمی کوردستان و سەرکرداتی سیاسی یاریمی کوردستان بەڵام پەسەند کرا. کەواتە ئێستا چارەسەر چییە؟ یعنی پلانی بی چییە؟ حکوومەتی عێراقەوەتە دەڵێ من مانگانە 500,000 بە قەرز بۆ دەنێرم، کەواتە ئەبێ حکوومەت یاریمی کوردستان پلانی بی چی بیدەن؟ بەڕێزم ئەوەی کە ئێستا گرنگە لێرەیە بۆی کە بتوانین فشارێکی بەهێز لەسەر حکوومەتی عێراقی دروستکەین، فشارێکی سیاسی گەورە، چکەوەی کە لە نیەتی حکوومەتی عێراقیە با ڕاستی بڵێن حکوومەتی عێراقی نەیتوانی بەهێز حکوومەتی یاریمی کوردستان لاوازکە. ئێستا هەوڵەیە لە ڕێگەی ئابوووریەوە لاوازیکە، لە ڕێی یەکەم جار هەنگاوینا بۆ مەسەلەی نەوت، اینجا هەنگاوانێ بۆ مەسەلەی بودجە، اینجا هەنگاوانێ دڵنیا بۆ لە ئەو ڕۆژەژە بینین کە هەنگاوانێ بۆ مەسەلەی ژمارەی فەرمانبەران و ڕێژمەی فەرمانبەران ئەوش کە مەکاتەوە وردە وردە و فشارانە کات تا بتوانێت حکوومەتی هەرێمی کوردستان ئەگەر نەتوانێت دەستوریان هەڵێ وشێنێتەوە بەڵام لاوازی بکە. ئەم نیەتە بێ لە بەرچاومان بێ، ئەمە شەڕێکی سیاسیە. ئەم بڕیارانە کێری هەموو بڕیارێکە خەلفیەتی سیاسیە، بە بڕیارەکەی دادگای فێدرالیشەوە خەلفیەتی سیاسی هەیە بەبێ تەپ و تۆز منەیڵێم. بۆیە گرنگە هەنگاوی یەکەم هێزە سیاسیە کوردستانەکان یەک دەنگ بن، یەک هەڵوێز بن، بە یەک دەنگ لەگەڵ حکوومەتی عێراقی فیدرالە، لەگەڵ حزبە سیاسەکانی پشتی حکوومەتی فیدرالی عێراق بە یەک دەنگ بڵێن ئێمە ئەمە قبول ناکەین و ئەم بابەتە نابێت تێپەڕ بێت. ئەگەر ئەم شارە بە هێزە هەبێت لەلایەن هەموو هێزە کوردستانەکانەوە، نەک تەنها دوو لایەن شەڕ بکەین و دوو لایەنی کە بە شێوەیەکی کە تەعاملکەن لەگەڵ حکوومەتی عێراق، ئەمە لاوازی لە پێگەی هەرێمی کوردستان و لاوازی لە هەیبەتی هەرێمی کوردستان دروستەکە. ئەگەر یەک دەنگ بین ئەتوانین ئەو فشارە بین، لە دوای فشارە هەنگاوەکان بەرەوە ڕوا بتوانین لەگەڵ کۆمەلگای نێودەوڵەتیە، لەگەڵ وڵاتانی ئەوروپی و ئەمریکا و لەگەڵ ئەمە متحیدە قسە بکرێت کە ئەمە جێبەجێکردنی دەستور نییە، ئەمە با بڵێن هەوڵدانە بۆ تێکدانی پێکەوە ژیان، هەوڵدانە بۆ تێکدانی عێراق. ئەگەر ئەوان قبولکەن ئەو وەختا توانین بگەڕێ بۆ کارتی فشارەی کە تێگرا لە حکوومەتی عێراق، بەڵام هەموو هێزە کوردستانێکە لە حکوومەتی عێراق بشێنەوە پەرلەمانتارەکانە سەحب بکەنەوە فەرم بە عێراق بۆ شێ بڕۆ بڕێبەرەوە بۆی کە خۆیان یانەوە ئەو عێراقی کە لەسەرە بنەمایە بێت کە پێشتر پێی دروست بوو، یعنی بەداخەوە ئەوەی کە بینیم لە تەقریرەکەتانە بیست بەدە و نەفسیەتەیە، بەڵام تەرجمە کراوە بۆ هەندێک بابەتیکە. بەڵێ زۆر کاتەوترێت حکوومەتی لەنێو حکوومەتی عێراق حکوومەتی سێبەر هەیە، یانەوە تا توانین بڵین ڕەنگە ئێستا گرروپێکی چەکدار بڕیارەکانی عێراق دەربکات و بڕیاری لەسەر با چی بکرێت چی نەکرێت، ینی ئەکرێت حکوومەتی هەرێمی کوردستان بچێ لەگەڵ گرروپێکی بچووکی چەکداری مامەڵە بکە بۆی بڕیارەکان لە عێراق جێبەجێ بکرێن کە هیچ کاتێ حکوومەتی هەرێمی کوردستان ئامادە نیە خۆی دابەزێنێتەوە ئاستەکە لەگەڵ گرروپێکی نایاساییە مامەڵەکە، بەڵام پێتان وانە دۆخی عێراق وایە کە گروپە چەکدارە بچووکەکان بڕیار لەسەر ئەوە ئادەن حکوومەت چی بکات چی ناکات. بەڕێزم ئەمە پێویست ناکە بە تەفسیر، ئەمە واقع وایە، واقعەکە وەیە ئەوەی کە عێراق بەڕێوە بە هەندێک گروپن لە پشتی پەردەوە کە هەندێک حزبی سیاسی و هەندێک گروپی چەکدار و هەندێک میلیشیان کەوانە فشار لەسەر حکوومەتی عێراقەکەن و هەڕەشە لە حکوومەتی عێراقەکەن و هەندێک دەستێوەردانی ئیقلیمیشی تیا هەیە کەوای کردووە حکوومەتی عێراق بۆ ئاراستەیە سیاسەتێکی خۆی بکە، یانیەوە شتێک نییە کە شاراوە بێ، شتێکی واقعیە و چەندین نمونە هەیە برای بەڕێزم. ینی ئێمە ئێستا باسیەوەکەن دادگای فیدرالی لەسەر سکاڵایەک کە پەیوەستە بە هەندێک قەراراتی ئیداریەوە هەڵوێستی وەگرتووە هەڵێ ڕادەستکردنی بارەگا بە حەزمێک نەیرێ، یعنی ئەمە چی ئیشێکی دادگایەکی فیدرالیە کە ئەسڵان بنەمای سەرەکی کارەکانی فەسلی سوڵتاتە لەسەر ئەوەیە کە ئەگە خلافێک لەسەر دەستورێ بێت تەفسیری دەستور بێ خلافە لە بینی حکوومەتی ئیقلیم و حکوومەتی فیدرالیە هەبێ، نەک لەسەر سکاڵای کەسێک لەسەر بارەگایە کە ئەرزەکەی بۆ کۆچ. ئەمە کێشەیەکی ئیداریە کرێ لە ناو دام و دەستگای ئیدارەکانە چارەسەکرێ. ئەی باش ئەم دادگا فیدرالیە بۆ نەها لەسەر ئەو چەند مانگەی یا ئەو چەند ڕۆژەی کە بە تایبەتی قەت و عام و لەسەر جادەکانی بەغایە کوشتار بوو لە بینی سەدرەکان و لایەنەکانی کەی شیعەکان بۆ نەهاو لەسەرەوە قسێ بکە، هەڵوێستێکی هەبێ لەسەر ئەو میلیشانەی کە لە دەرەوەی دەستور و قانون دروست بووە هەڵوێستێکی هەبێ. بۆیە ئەمە بینین کە ئەمە
كلمة حق يراد بها باطل ئەمە هەموو بابەتەکان نەک تەنها دادگای فیدرالی هەموو بڕیارەکان لەسەر بنەمای باگراوندی سیاسی بە تایبەتی لە دژی هەرێمی کوردستان بۆ لاوازکردنی هەرێمی کوردستانێکە ئەبێ هەرێمی کوردستان ئەو لایەنە سیاسیانە ئەو ئیرادەیان هەبێ ئەگەر لە ناو خۆیان لەسەر پرسە سیاسەکان یەک نەبین بەڵام لە دەرەوە یەک بین لەسەر پرسی هەرێمی کوردستان و مانەوەی قوارەی هەرێمی کوردستان. کاکدانا لە کورداواریە قسەیەک هەیە دەڵێن شێری ناوخۆ ڕێوی دەرەوە لە ماوەی ڕابردوو کۆمەڵێک کەساتی کە بە ناوی چالاکوان سیاسی پەرلەمانتار ڕۆژنامەنووس ئیتر قسەیەکی زۆریان دەکرد دەیان گوت کاکە حکوومەتی هەرێمی کوردستان خەتابارە ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان اتفاقێک لەگەڵ بەغدا بکاتن نەوتەکەی ڕادەست بکاتن ئیتر موچە دێت بودجە دێتن هیچ کێشەیەک نامێنێتن فەرموو لە مانگی چارەوە اتفاق کرایە کە تەواوی ئەو شایستەدارانەی کە بەغدا داوای دەکات لە حکوومەتی هەرێمی کوردستان ڕادەست بکرێتن نەفتە و ئیتر داهاتی ناوخۆیە بۆچی ئەم برادرانە یاخۆت ئەم کەساتیانە بەم شێوازە قسەیان دەکرد کاتی خۆی ئێستا بێدەنگن ئەم سیاسەتی هەوا یعنی بانێک و دۆ هەوا چۆن دەیبینی لە کاتێکدا ئێستا لە جیاتی ئەوەی بەرگری لە قسەکانی خۆیان بکەن و سیاسەتی خۆیان بکەن هاتونیش لەسەر تابووری پێنجەم دەکەن ئەنی بەداخەوە ئەمە چەندی جا قسەمان لەسەر بابەتە کردووە لە پەرلەمانیش مناقەشەمان لەگەڵ هەندێک لەو برادەرانە کردووە بۆ ینی چەندین جار باسمان کردو ئەلامیش کە ئەمەی کە عێراق ئەوێت لاوازکردنی پێگەی هەرێمی کوردستانە لێکترازانی حزبە سیاسەکانە بەرەوە ئەوەی کە ئەگەر بکرێ هەڵۆشانەوە هەرێمی کوردستان ئەسڵەنەوان هەرێمی کوردستان و هیچ جەرمێکیان پێ قبول نییە بەڵام بەداخەوە ئەوانەی کە و بابەتانە ئاڵێن ئەبێ خۆیان لە خۆیان پرسن فەرمووی ئێستا ئەمە لە چ قۆناغێکین بەرەو چه ئاراستەیە گەڕن کە ئێستا موچەنیان بە فەرمانبەرانی هەرێمی کوردستان کە شایستەکانی هەرێمی کوردستانیان کە حکوومەتی هەرێمی کوردستان پابند بووە بەو مادانە و بۆ بەرگە دەستوری یاسایانەی کە لەسەر بنەمای ئیتیفاقی پێگەنانی دەوڵەت و ئەم کابینەی ئێستا حکوومەتی عێراقی پێ دروست بووە فەرمولایەنە سیاسەکان نایەنە پێشەوە بە هەندین بە چەندین ڕێگا و فێڵی سیاسیانەوێ بابەتەکان بەڕێڕەویش کای بەرن چۆن جوابێنەوە بە تەکی جوابیان پێ نییە و بە تەکی دەمانێمانەکەن بۆ ئەوەی کە لە ململانەیەکی سیاسیە بابەتێک بوروژێنن بۆ بەرژەوەندی خۆیان مانەیانەیە کە هەرێمی کوردستان بەرەو لاوازی بەرن بەهێزبوونی خۆیان لە لاوازی هەرێمی کوردستان ئابینین بەداخەوە بەڵام نازانن لاوازبوونی هەرێمی کوردستان لاوازبوونی هەموو گەلی کوردستانە نەک تەنها گەلی کوردستان لە عێراق بەڵکو لە هەموو جیهانێک لە هەموو شوێنێکە کوردی دەبێ چونکە هەرێمی کوردستان تەنها نەواتێکی معتەرەف پێکراوە لە هەموو جیهانە لەسەر ئەم ژیانێکە تیاژین وەکو کورد نەتەوەی کورد کە کیانێکی بۆ خۆی دروست کردوێ بەداخەوە ئەبێ ئەمە ئەولەتی ئەمە پاراستنی ئەم کیانە بێ پاراستنی ئەم حکوومەتە بێ پاراستنی مافی ئەم گەلە بێ کە لە ناو دەستورا چەسبووە بەداخەوە ئەمانەی کاکرێ من تەسەوەرەکەم خەڵکی کوردستان باش تێگا لەم بابەتە و چاوپۆشی لە ئەم بابەتانە ناکە وازانێ چێ لەسەر ڕێ ڕاستەوە چێ لەسەر ڕێی چاواشەکاریە و ڕێی فێڵبازی سیاسیە بەڵێ بەڕێزدانا جەزان جامی پێشووی پەرلەمانی عێراق لە سلێمانی و لەگەڵماندا بوو سپاس بۆیە سپاس کاکدانا